و ئێستاش پلەی یەکەم کە بووەتە پاڵەوانی بیرکاری ڕای ئەگەێنین کە بیلالە. فەرمووی بیلال. بیلال لە هەموو قۆناغەکانە ئەتوانی پێم بڵێ کام قۆناغ لە کام قۆناغ گرانتر بوو قورستر بوو؟ قۆناغی دووەم لە قۆناغی یەکەم گرانتر بوو، لە هەمویان گرانتر بوو. لە بەرەوەی قۆناغی دووەم پرسیاری شیکاری تێدا بوو، پرسیاری هەڵبژارنیش تێدا بوو، کاتەکەش سەعات و نیوەک بوو. بەڕای من گرانترین قۆناغ بوو. لە پرسیارەکانی ئەم قۆناغی کۆتایی پێش کۆتایی ڕازی بوون؟ بەڵێ. پرسیارەکان چۆن بوو کە وەڵام دەدایەوە نە ئاشڵژای ببوونی نەمانی کاتەوە یان شتێک؟ هەندێکیان قورس هەندێکیان وەسەط سەهل هەموو ئەم زۆرەکی تێدا بوو. تۆ نمرەکەت کەم بوو بەڵام توانی و زۆربەی پرسیارەکان وەڵام بدەیتەوە نمرەکەت بەرز کردەوە. ئەلەو کاتێ هەستە چی بووکە هەستە کرد کاتە لێ ئەڕات و ناتوانانی وەڵام بیتەوە؟ بێگومان هەست بە دڵخۆشێکی زۆر دەکەن. زۆر پیرۆزە ڕێکات. بیلال ببوورە تۆ بوویتە خاوەنی نازناوی پاڵەوانی بیرکاری. ئەتوانین ئێستا بڵین تۆ یەکێکی لە پاڵەوانە گەورەکانی کوردستان، بەڵام لە بواری تایبەتی خۆتا دڵنیام هەر یەکێک لە ئێوە پاڵەوانێکە ئەتوانی بچیتە سەر شوێنی خۆت. کاک عەبدولسەلام بانگەکەم بۆ ئەوەی خەڵاتی سیزارمان پێشکەش بکات. فەرموو کاک عەبدولسەلام. ئەستە بۆمانێنە. بەڵێ خەڵاتی یەکەمە ببوورە. کاک عەبدولسەلام خەڵاتی براوەی یەکەممان بۆ پێشکەشەکات.